لە گەرمەی هەفتەی هۆشیاری هاتوچۆدا چیرۆکە دڵتەزێنەکانی قوربانیانی هاتوچۆ بەردەوامن. محەممەد گەنجێکی شاری سلێمانی بەڵگەیەکی زیندووە لەسەر ئەوەی کە چرکە ساتی خێرایی چۆن دەتوانێت ژیانێک بە تەواوی بگۆڕێت. وەرگەڕانی ئۆتۆمبیلەکەی بەهۆی خێرایی لە ڕادەبەدەر قاچەکانی لە محەممەد سندەوە و کورسیەکەی جێی قاچ و دەستی گرتووەتەوە. من بەهۆی مەشغوڵ بوونەوە کەچکەرم لە دەستکە و دابەزیم بە دواشیا گەڕام ناو سارە ژێرگایی هەموو سارەکە گەڕام نەمدۆزیەوە بەس هەر داڵغەم لای جگەرەکە و سرم داخستە بوو لە کەڵەکەن کە هاتمە خوارە 300 مەترم مابوو بگەمە سەر جادەی هەواری شار سێرەکەم گێس قەپاتە وەرگەڕم بە بۆنەی ئەوەی کە مەشغوڵ بووم بە بۆنەی ئەوەی کە سورعات بووم من 3 ڕوبعی جەستەم سڕە ئیستا زانیم ئەوەم نەماوە یەکسەر بەس هەچی چۆنێک بوو خۆم خست بە و لایەمە چوومە کەوتم بەسەر جادەکە بە پشتەمەلە چووم هەتاوەکو تەنکیەکە دەستی لێ بەم وتم بزانم لی ناچێت بەنزینەکە زانیم قاچم نەماوە ئەوم زانی پێمەوە نەماوە قرتەوە بەس پێمەوە مابوو بەس وەکو ئاوێکی ساردی پیا بکەی هیچ هەست و جوڵێکی تیا نەما ئازارم نەبوو بەڵام ئازارم هەبوو ئازارم نەبوو بەس خۆرپەیەک و ساردیەک و سڕەیەک گرتی ساڵێکی ڕێک لە ماڵەوە لەسەر دەم بوو بێ جوڵە بێ پشتی لەسەر ڕوومەتم تەختی سەردەم نە ئەمدی و نە ئەودی 1 ساڵی ڕێک دوای ئەو وردە هاتمەوە ناو کۆمەڵگە ئەیش توانیم دانیشمەوە لەسەر کورسەکە ئینا پێشتر نەمەتوانی. محەممەد لە ئێستادا بە تەواوی پەشیمانە لەو کاری کردوێتی بەڵام پەشیمانی قاچەکانی بۆ ناگەڕێنێتەوە. شارەزانی هاتوچۆ هۆشداری دەدەن لەوەی بۆ چەند چرکەیەکی سەرنجڕاکێش شۆفێران خێرایی زیاد نەکەن چونکە کارە ساتێک کە دەبێتە هۆی کەم ئەندام بوون یان لە دەستدانی ژیان تەنها لە چەند چرکەیەکی کەمدا ڕوودەدات. 2792 کەس لە سنووری پارێزگای سلێمانی لە دەرەنجامی ڕووداوەکانی هاتوچۆ لە هەردوو ڕەگەزی نێرومێ بریندار بوون و بەداخەوە ڕێژەی مردنمان لە نۆمانگی ڕابردووی ساڵی 2025 142 گیان لە دەستدانمان هەبووە کە ئەمە ژمارەیەکی زۆرە بۆ ئەو ژمارەیەکە لە 1974 ڕووداوی هاتوچۆ بووە. هەمیشە بریندارەکان بەشی زۆری نێرە یان لە ڕەگەزی نێرە کە 2245 بریندارمان هەیە لە ڕەگەزی نێر و 547 بریندارمان هەیە لە ڕەگەزی مێ لە دەرەنجامی ڕووداوەکانی هاتوچۆ و لە گیان لە دەستدانەکان لە هەردوو ڕەگەز بۆ نمونە 115 کەس لە ڕەگەزی نێر گیانی لە دەستداوە لە دەرەنجامی ڕووداوەکان و 27 ڕەگەز لە ڕەگەزی مێ گیانی لە دەستداوە لە دەرەنجامی ڕووداوەکانی هاتوچۆ پشکی شێر یان بەر خێرایی زیادەکەوێت کە تەجاوز و پابەند نەبوون بە خێرایی ڕێگە پێدرا و لەسەر شەقامەکان و لەگەڵ ئەوەیشە نەپاراستنی ماوەی سەلامەتی بە تایبەتی جێگەی خۆیەتی لەم وەرزایە شۆفێران بە تاوی پێوە پابەند بوون کە ماوەی سەلامەتی هەم لە کاتی لێخوڕینە لەگەڵ ئۆتۆمبیلی پێش خۆی ئەمە شۆکارێکە بۆ ڕووداوەکان کە ئەمەش بەشێکە لە هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆ. ئامارەکانی جێگەی نیگەرانین لە نۆمانگی ئەم ساڵدا لە سنووری سلێمانی 1994 ڕووداوی هاتوچۆ تۆمار کراوە کە بۆتە هۆی برینداربوونی زیاتر لە 2792 کەس و گیان لە دەستدانی 142 کەس. ئەم ژمارە ترسناکەش بە بەراورد بە ساڵی ڕابردوو زۆر زیادی کردووە. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.